دوای ڕاگەیاندنی 4 حاڵەتی توشبوون بە کۆڕۆنا لە سلێمانی لە هەڵەبجەش ڕێوشوێنەکانی ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە تونتر کران. ڕێوڕەسمەکانی پرسەش ڕاگیران. ڕاگررتنی پرسۆ بۆ نەکۆمەڵاتەکانە لە سنووری پارێزگای هەڵەبجە کاتێکی نادیار تا ئەم نەخۆشیە کەمە بێتەوە یاخود نامێنێ. دوو هەم داوامان لەسەر جەم هاوڵاتیانی خۆشەویست کردوانی کە لە مزگە نوێژە فەرزەکانە لە نوێژی جمعە بە تەمەنن یاخود مناڵن یاخود ئەم نەخۆشیە تیانە دەرکەوتووە یاخود پەتایەکیان هەیە سەردانی مزگەوت نەکەن. ئەمە ئەرکێکی ئاینیە و تاوانبار گوناهبار نابن و داوامان کردووە لەوانی کە لە پاش بەرواری 1992 گەڕاونەتەوە سنووری پارێزگای هەڵەبجە و سەردانی بن کە تەندروستیەکان یاخود کەرەنتینەکانیان نەکردووە سەردانی بن کە تەندروستیەکان بکەن چونکە لە ڕووی ئاینیەوە گوناهبارە بن. هەر لە چوارچێوەی گرتنەبەری ڕێگاکان هۆڵە وەرزشیەکان و مەلەوانگەکان داخران و هێزە ئەمنیەکانیش دەستیان کرد بە دەستگیرکردنی ئەو کەسانەی کە لە ئێرانەوە گەڕاونەتەوە و خۆیان تەسلیم بە تیمە تەندروستیەکان ناکەن. ڕیادماندا بە داخستنی مەلەوانگە و شوێنە گەشتیەکان و چایخان ئەو کافتریا و ئەو شوێنانەی کە مەترسی لەسەر کۆڕ و کۆبوونەوەی گەورەیتیایە. بڕیارێکشماندا بەوەی کە چێشخانە و چایخانەکان قاپی سەفەری جیایی بەکاربێن. هۆڵی یاریگا و هەموو شوێنە وەرزشیەکانیشمان داخست بە شێوەیەکی کاتی. ژمارەیەکی زۆرمان بڵاو کردوێتەوە لە ڕێی نووسراوانێ داوامان لە هەموو موختار و ئەنجومەنی گوندەکان کردووە لە کاتی بینینی هەر حاڵەتێکی ناشارستانی یا دیاردەیەکی لەو جۆرەیە بە زووترین کات ئاگادارمان کەنەوانێ و تا ئێمە تیمەکانی خۆمان و ئیسعاف و دکتۆرە بەڕێزەکان بنێرین بیبینە کەرەنتینەکان و لێژ میوان بنلامان. یەکێتی زانایانی ئاینیش ڕاگررتنی نوێژی هەینی و ڕێوڕسمە ئاینیەکان باگەرێکی کراوە دەزانن و لە کۆبوونەوەیەکی فراوانیشدا چەندین بڕیاریان دەرکرد. طبعاًەوە فتوایەکی هەبێ بۆ وەکو هەندێک شوێن و هەندێک جێگانیە لەبەرەوە پەرستشک و عیبادەتێکە و فەرز و واجبێکی شەریعیان بۆیە فتوایەکی ئەوێ. فتوایش ئێمە ئەنجومەنی باڵای فتوامان هەیە لە هەرێمی کوردستان و داواکراوە لە سەر جەمدقەکان کە لیژنەی فتوای تێدایە ڕێی و بۆچوونی خۆیان باز بکەن بۆ ئەنجومەنی باڵای فتوا تاکو لێەوە فتوایە کە پێویستە و گونجاوە لەگەڵ ئەم بار زۆرفێکەوە هەیە ئیشاڵا لێەوە بڕیارەدرێ و فتوا درێت. حکوومەتی هەرێمی کوردستان ژمارەیەک ناوی بڵاو کردووەتەوە کە لە ئێرانەوە گەڕاونەتەوە و خۆیان تەسلیم بە دەستگا ئەمنیەکان و دەستگا تەندروستیەکان نەکردووە. بەشێکیان دانیشتووی هەڵەبجەن کە لە ئێستادا فەرمانی دەست بەسەرکردنیان بۆ دەرچووە و لە پارێزگاکەشدا زیاد لە 6 وڵاتی لە کەرەنتینەکان ڕاگیراون و تا ئێستاش هیچ حاڵەتێک تۆمار نەکراوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.